بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێ50 تایبەت بە کتێبی دیداری تەمەن بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەشەدا قسە لەسەر سەرەتایی دروستبوونی سیستمی یا بڵێن ڕژێمی کۆماری بکەین لە عێراقدا و پەیوەندیەکانیان لەگەڵ کووردا تا چەند پەیوەندیەکان تەبایی بوو و دواتر ناتەبا بوون. ئایا شۆڕشی ئەیلول چۆن دروست بوو؟ شۆڕشێکی بەرنامە بۆ داڕێژراو بوو یاخود هەڵچوونێکی کاتی بوو لە سەرەتای شەستەکانی سەدەی پێشوو دەستی پێکرد. ناوکۆکیە ناوخۆیەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان لە ساڵانی شەستەکانی ڕابردوودا چی بوو؟ هۆکاری چی بوو بەیانی 11 ئازار هاتەکایەوە؟ ئایا بۆچی شەڕی ناوخۆ لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی پێشوودا سەری هەڵدا و براکان ڕوبەڕووی یەکتر وەستانەوە؟ ئەمانەش کۆمەڵێتەوەری سەرەکی بەشی دووەمی بەرنامەکەمانە دیسانەوە بە میوانداری بەڕێز کاک سەلاح ڕەشید نووسەر. کاک سەلاح لە بەشی پێشووی بەرنامەکە تقریبان هەندێک لە باس و خواسی ساڵانی پەنجاکانمان باس کرد کە ئەو کاتانەی کە پارتی دیموکراتی کوردستان کاری سیاسی ئەکرد و خەباتی خۆی ئەکرد و بارزانیش لە دەرەوە بوو لە یەکێتی سۆڤێت بوو. پێشتریش باسی کرد لە هەر لە بەشی یەکەم مامجلال یەکەم دیداری خۆی کە ئەچێ بۆ سۆڤێت بارزانی ئەبینێت. پێشنیاری ئەوەی بۆ کردبوو بگەڕێتەوە بێتەوە بۆ کوردستان؟ وڵا ئەوەی من تێگەشتم دیدارێکی قوڵ نەبووە، ینی زیاتر پێش ئەوە پێش ساڵێک مامجەلال چوو بوو بۆ ئەوێ هەوڵی یا بوو بیبینێ سەرکەوتو نەبوو لە جاری دووەمە بینیوێتی. مامجەلال زۆر معجیب بووە بە مەلا مستەفا هەر خۆشیێڵێکە بینیم خەریب و بورێمەوە و مەلا مستەفاش مامجەلالی بێگومان ناسیوە کە کوڕێکی گەنجی پێشکەوتووی چالاکە لە ناو پارتیا. باسی هاتنەوەیان نەکردو چونکە خۆ دەزانی ئەو وەختە هەموو شتەکان لە دەست دەسەڵاتدارانی سۆڤێتیا بووە کە ئەوانە بکەیە گەڕێنەوە چۆن نەگەڕێنەوە و بەچ ڕێگایەک. بەڵێ ئەو ناکۆکیی کە باسیەکات هەر مامجەلا ساڵی 49 بۆ 1950 باسی لوتکەیە سەرەتایەکی زۆر گرنگی ناکۆکیەکانەکە. مامجەلال کە چوو بۆ سۆڤێت ئەمانەی باز نەکردبوو بۆ بارزانی کە ئەم ناکۆکیانە هەر لە ناو پارتیا هەیە. نەخێر ئەو زیاتر هینی ئەوەی کردبوو کە مەلا مستەفا دەوری باوکایەتی ببینێ، هەنی ئەو لەوە هینی کردووە. مامجەلال قەناعەتیشی بەوە هەبووە کە مەلا مستەفا ئەتوانێت ڕۆڵی باوک ببینێ، ڕۆڵی کەسایەتێکی گەورە ببینێ و ئەگەر ناکۆچێک بێتە پێشەوە مەلا مستەفا ئەتوانێت چارەسەری بکات. یعنی پێشنیاری ئەوەی بۆ کردو کە بێتەوە و کێشەکان چارەسەر بکات. من نەمبیستوە لێنە پرسیوەتەوە نازانم، بەڵام یعنی ئەو هینی ئەوەی کردووە کە مەلا مستەفا سەرۆکی پارتیە و هیچ شکی لەوە نەبووە و کەسایەتی یەکەمە لە ناو پارتیە. بەڵێ بارزانی لەسەر داوای پارتی و کورد گەڕایەوە یاخۆت عەبدولکەریم قاسم پێشنیاری بۆ کرد؟ هەردووچی بوو، ینی کۆمە وەزعێکی سیاسی تازە لە عێراقا هاتۆتەکایەوە، مەلیک نەماوە، کۆماری دیموکراتی وەزعێکی تازەیە. عەبدولکەریم حەزیە کرد کە نوێنەری کورد کە وەختە بڵێ مەلا مستەفا بۆ بێتەوە و خۆشی ئەوەشی بە مناسەبە زانیوە و مەلا مستەفا شارەزایانش گەڕاوەتەوە هاتەوە پێشەوە چۆتە پراگ وینجا چۆتە میسر و لە میسرەوە گەڕاوەتەوە بۆ عێراق. بەڵێ بەڵام کە کاتێکە مامجەلالیش لە وەڵامەکانە باسەکە ناکۆکی هەبووە لە نێوان شیوعیەکان و لە نێوان پارتیە بە تایبەتی هەندێک ناکۆکی لەسەر ئومە و ناومەنەتەوە و ناتنەتەوە چوزانم ئەوەی لە کورد لە عێراقا ژیاوایە گەلێکی جیاواز بە یاخود هەر سەر بە گەلی عێراقا. عەبدولکەریم قاسمیش نزیک بوو لە شیوعیەکانەوە. ئایا ئەم جیاوازی کە لە نێوانی شیوعیەکان و لە نێوانی پارتیا هەبوو کاریگەری نەبوو لەسەر بیرکردنەوەی قاسم پێشنیاریی کرد بۆ بارزانی کە چاوەڕێی ئەوە کراوە بێگومان بارزانی بێتەوە گوڕێکی تریا بە پارتی و بەهێزیەکاتەوە؟ بێگومان ئەو کاتە
گەورەترین هێز لە هەموو عێراق حیزبی شیوعی بووە کە مزاهرەی کردو ملیۆنەها کەس هاتوۆتە سەر جادە ئەنی هیچ هێزێک بەقەر حیزبی شیوعی نەبوو و کاریگەری شیە بۆ لەسەر هەسوکەوتی قاسم بێگومان ئەگەر حزبی شوعی هینیەوەی کردو ئەگەر پارتی گەورە بێەوە مەلا مستەفا بگەڕێتەوە ئەبن بە منافیسێک بەوە چونکە لە حزبی شوعی هەر حیزبی تاقە حیزبی گەورە نەبوو لە عێراقا لە عێراقی عەرەبیە بەڵکو لە کوردستانیشە ینی زۆر کادێری چالاکی ناو پارتی دوایی کە بوون پارتی لە ناو ڕیزەکانی حیزبی شوعیا ئیشانەکەن وەسێک لەوانە دکتۆر کەمال فواد بوو زۆر کاچیکەکە لە ڕیزەکان لەبەرەوە هینیان هەبوو ینی و قاسمیش هەستی کردبوو کە بۆ ئەوەی جڵەوی لە دەست نەجێبێ تەوازنێک دروستکە گرنگێکی یا لە سەرەتاوە بە پارتی و بە مەلا مستەفا و بە حەزی کرد کە ئەو برادەرانە لە هینەوە بگەڕێنەوە لە مۆسکۆ بگەڕێنەوە نەکرد مەلا مستەفا بەڵکو هەموو بەرزانەکان بەڵێ بەڵام پێشتر ناکۆکیەکانی نێوان پارتی و حیزبی شوعی چی بوو؟ خۆی لەسەر ڕۆڵی ئەوە بوو ئەنی پێش هینیش جەبهەیەک دروست بوو لە ناو هێزەکانە بەعسیەکان و شوێعەکان و کورد و قەومەکان جەبهەی ئیتیحادی وەتەنیان پێوە دوایی هەڵوەشایەوە ئەوە هینی تیا بوو لەسەر ئەوەی بۆ چون ئایا عێراق بەشێکە لە وڵاتانی عەرەبیان بەشێک نییە یان عێراقی عەرەبی بەشێکە بەڵێ وە کورد ئومەیە یان کورد ئومە نییە و ئەگەر ئومە نەبێ مافی چارەنووسی نییە ئەمانە هەمووی کێشە بوون لە ناو هەنگێک کەسی شۆڤێنی بە حساب لە ناو حیزبی شیوعی و حیزبەکانی تریشا و لە ناو بەرامبەر بە پارتی کە پارتی داوای مافی چارەنووس و ئۆتۆنۆمی ڕاستەقینەوە کرد بەڵام خۆ لە ناو پارتی شاباڵێکی چەپ هەبوو وەکو شوعیەکان بیریانە کردەوە تەنانە لە ناو پەیڕە و پرۆگرامی شاکە وەک باسەکرێت مام جەلال باسیەکە ئەو مەدە هەبووە بین مارکسیەتی عیلمی و ناعیلمی و ئەمانەش باسەکە ناخۆ لە ناو پارتیا باڵی چەپ هەبوو بەڵام کەسیان هینی ئەوەی ناکرد کە عێراق بەشێ بێ لە ئومەی عەرەبی بەڵکووەیان بوو عێراقی عەرەبی بەشێکە لە ئومەی عەرەبی و میلەتی کورد مافی چارەنووسی هەیە هەنگێک کەس نەبێ کورد لە ناو حیزبی شوعیا بڕوایان بۆ نەبوو بەڵام دوجار کە بۆ خۆی پارتی یەکلا بوویەوە بۆ ئەوەی کە زیاترەوەی کە پێشتریش باسمان کرد یعنی بڵین شێوازی ئەوەی کە ناویان ناوە شێوازە عەشائیریەکە زاڵ بوو بەسەر حیزبەکە ژمارەیەک لە سەرکردەکانی نەچوونە دەرەوە لە پارتی مەبەستم بە تایبەتی ناکۆچیەکانە کە بە تایبەتی لە دوای کۆنگرەی دووەمی پارتیەوە لە 52 ئەوانەوە سەری هەڵدا لە ناو خۆی حیزبە خۆی ئەو لەو قۆناغەیە سراع هەبوو بە گومان لە بینی تەیاری چەپ و محافیزە لە ناو پارتیە ینی بەڕاستی مام جەلال و برای مەحمەوان ینی نوێنەری باڵا هینەکە بوون و دوای هاتنەوەی بەرزانیش کۆمەڵێک سەرکردە کاکە زیاد و شێخ لەتیف وانە ڕۆڵیان هەبوو کە ئەوانە سەرکردایەتی باڵی محافیزیانەکرد لە ناو پارتیە باش ئەی میساقی باسم چی بوو؟ میساقی باسم ئەوەی کە کاک بەهادی نووری وەکو هین نووسیوێتی کە یەکەم جارە بڵێن لە ناو حیزبی شوعیا دان بە مافی چارەنووسی گەلی کووردا ئەندرێ ئەوە یەکەم جارێکە پەیڕە و پرۆگرامی حیزبێکی عێراقی شتێکی وای تیابێ لەسەر کورد کاریگەری ئەرێنی هەبوو بە پەیوەندیەکانی نێوانی پارتی و حیزبی شوعی ئەی بێگومان ئەوە هەنگاوێکی گەورە بوو کە حیزبێکی سەرانسەری عێراقی هین بێ هەتا ئەو دەقا هەنگێک کەس هەبوو هەر بڕوایان بە مافی ئۆتۆنۆمی و شتیواژ نەبوو سکرتێرێکی حیزبی بیان حیزبێکی شوعی گەورە بێت ئەو شتە لە کۆنگرەیە لە پەیڕە و پرۆگرامە تۆمار بکەوە هەنگاوێکی گەورە بوو حیزبی شوعی لە ڕووی لە مەرکەزەوە یان لە عێراقەوە ناڕەزایەتیان دژی ئەم میساقە نەبوو خۆی کە مێژووی ئەوە بخوێنیتەوە ئەو کەم بوون ئەو وەختە
یعنی ئەوەی کە میساق و بەهادی نووری ئەوان چۆن کاک بەهادی نووری بۆ بە سکرتێر هەمووی لە چوارچەوەیکی زۆر کەمە بۆ خۆ کۆنگرێک نەبووە چەند سەد کەسێک بەشداری تیا بکە. ینی بەڵام بەهادی نووری لەبەرەوەی کە کابرایەکی چەپ بووە خۆی کورد بووە هەستی بۆ کردووە کە تەوژمێکی نەتەوایی لە ناو حرەکەی کوردیە هەیە ئەوەی کردووە و ئەوەش بوو بە لاپەڕێکی گەشت لە مێژووی کاک بەهادی نووری. بەڵێ ئەو کاتانە جۆرێک لە ڕیسک نەبوو کە بڵێن خەڵک بێزار بوو بە دەسەڵاتی مەلەکیەوە و ڕژێمی فیوداڵی و دەسەڵاتی ئەو دەسەڵاتانی کە خاوەن مڵکەکان هەیان بوو. یعنی بۆ خۆی ئەمە پێش دروستبوونی شۆڕشی ئەیلول و تێکچوونی پەیوەندی نێوان بارزانی و قاسم بۆ خۆی پارتی زەرمەندی ئەمە نەبوو کە زیاتر لە بەرەی ئەقتاعەکان بێت. خۆی وا بوو ئاخە خۆ لەناو دەرەبەگە کوردەکانە بڵێن دەرەبەگە کوردەکان ڕۆڵیان هەبوو لە دەرەوەی شارە گەورەکانە و ئەوانە لە ناو پارتیشا ڕۆڵیان هەبوو. لەبەرەوە هەر ئەوە وای لێ کرد هۆی سەرەکی شۆڕشی ئەیلول قانونی کە پێڵێن ئیسلاحی زەراعی بوو و دەرەبەکە کوردەکان هینانەکەرەی ناخۆ هەستی نەتەوایی نەبووە وا لە کورد بکە هەستێت و ڕاپەڕێ و دژی زوڵم و زۆرداری بێت. بەڵێ ئەوەی مام جەلال باسیەکە هاتنەوەی بارزانیە ئەوەی کە قاسم هاوکاری بوو چی بۆ بارزانی کرد و چی بۆ نەکرد کە نێوانیان تێکچوو؟ نا بە هاتنەوەی هەموو شتێکی بۆ کردنی کۆشکی مەلیکی خۆیایە کە مەلا مستەفا لێ نیشتە جێبێ لە ڕووی ببوورە لە ڕووی حقوقەوە یاڵەمەوە زیاتر شێوازێکی چۆنڵی ئیداری و هاتنەوەکێتی بەڵام لە ڕووی حقوقەوە بۆ پارتی دوایەوە ئیجازیان وەرگرت وەکو ڕسمی مەقڕیان کردەوە یارمەتیان وەرگردوەکو هێزێکی سیاسی ڕۆژنامەی خەبات دەرچوو ڕۆژنامەی تر دەرچوو یعنی ئەو شتانەی کە پارتی داوایە کرد لەو قۆناغەیە وردە وردە بۆیان هاتە دەست. بەڵێ یەک پرسیار سەرەتا دەبوو بمکردایە ئەوەی کە تۆ باسی یا بڵێن مام جەلال باسیەکە لە کتێبەکە هەندێک دروشمەیە دروشمی یا کوردستانیانەمان مام جەلال ئەڵێ من دامناوە و ئەو مەسلەی دابەشکاریە ئیداریانەی ناو پارتی لق و پەل و ئەوانەش مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە چۆن باسیە کرد مام جەلال؟ وڵا ئەو وا باسیەکانی کە جلی پێشمەرگە ئەواندا ناوە مەسەلەن دروشمەکان بەپی قۆناغیش ئەمانە دروست بووە کە چوونەتە شاخ و هێزی پێشمەرگە دروست بوو ئیتر وردە وردە ئەو ناوانەش هین بووە ئیتر کە هێز دروست بوو بۆ بێ ناوێکی لێ بنین لەوێن ناوە پۆل لەق و وابزانم مام جەلال ئەو یا کوردستانیانەمانە باسەکە کە لە شۆڕشی کوباوە وەریگرتووە وایە؟ باش ناکۆکیەکانی نێوان قاسم و بارزانی چی بوو؟ بەپێی ئەوەی کە هەڵبەت من ئەم پرسیاران لە بەڕێستەکەم بەپێی ئەو زانیاریانەی کە مام جەلال لای تۆ باسیە کرد. بڵێ وڵی خۆ ڕەنگە هەنگێکی لێات نەما بێ بەڵام قاسم وردە وردە گەورە بوو ینی ئەو قاسمە نەبوو کە 58 بوو یان ئەو قاسمە وردە وردە فکری نەتەوەی لای قاسم زیایی کرد و حیزبی شیوعیش پشگیری بێ سنووری قاسمیانە کرد ئیتر قاسم هەموو شتێکی قبول ناکرد بۆیە لە ناکۆچەکان کە کاتێک مەلا مستەفا دەرەبەجێکی سەر بە قاسم ئەنێرێ ئەیکوژن و ئیتر لەوە کێشەکان دروستە بوو مام جەلال باسێکە ئەڵێ کە قاسم برینار بوو ئێمە چوین بۆ لای و مەلا مستەفامان لەگەڵ بوو وتی فڵان کەس کوژراوە هین ئەوی شەقڵاوە مەلا مستەفا وتی من نردوومە بیکوژن چەند جارێ لێی دووبارە کردەوە تۆ نەوکشتۆ تاکیدی کردێتەوە وردە وردە شتەکە ئەبێ بەشتی شەخسی یعنی لەوەی کە لە چوارچێوەی ئیشی سیاسی دەرەچێ کە تۆ لە بینی سەر و کۆمارێکا پێڵێ تۆ من ئەوم نەکردووە ئەوم کردووە یەکە تۆ بڵێ ئەوەم کردووە ئەمە لە ژێر دەسەڵاتی هینا کراوە لە مووسڵ کراوە لە ژێر دەسەڵاتی حکومەتی مەرکەزیە
کراوە. ئیتر ئەوەی بە ئیهانەیەک وەرگرت و قاسم و ئیتر بێگومانی جا هەڵسانی دەربەکان لە زۆر شوێن جینا شۆرشی ئەیلول شۆرشێک نەبوودا پلانی بۆ داڕێژرابێ 11 ئەیلولی سعاد 11 ئێمە هەموو هەڵەسین لە فلان شوێن و لە فیسار شوێن. بەڵێ کەواتە ئەکرێ بڵێن تێکچوونی نێوان بارزانی و قاسم زیاتر لە ئاستی شخصیا بوو نەک لە ئاستی ناکۆکیێکی سیاسی نەتەوەی ناوخۆی عێراق. ئەوەشی تیا بوو بێگومان وردە وردە قاسم دەستی کرد بەوەی کە ئازادەکانی پارتیت تەسک بکاتەوە خەڵکی لێگرتن ڕۆژنامەی خەباتی داخست یعنی وردە وردە ئەم شتانە دەستی پێکرد چونکە قاسم خۆی بەهێست هەستی کرد ئەو بەهێسترە وەک لە ڕابردوو ئەتوانێت هەنگە ئیجراعات بکە و حیزبی شوعیشی لەگەڵا لەبەر ئەوە زۆر گوێ نایە پارتی. بەڵێ ئەو کاتانە ناکۆکیەکانی نێوان مەکتەبی سیاسی و بارزانی کاریگەری هەبوو لەسەر تێکچوونی پەیوەندیەکانی نێوان قاسم و بارزانی؟ نا هێشتا نەگەشت بۆ ئەو ناکۆچیانە نەگەشت بۆ ئەوەی کاوە زۆر هەستی پێ بکرێکەیان بەرەو تاقینەوە بچێت. باسی چونکەوە ئێمە کۆتایی 60 و ئەوانە بازەکەینەوە لە 64 بووە. بەڵێ طبعاً لە ساڵی 1950 کاتێک کە قاسم دێتە سەر حکوم مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەچێتە بەغدا و وتارێکی جەماوەریش پێشکەشەکە لەوێ. ئەو وتاری ئەو لەو کاتە جۆرێک لە ختوکەدانی عەرەبەکان نەبوو دژی کورد کە باسی لەوە کرد کە ڕژێمەکانی پێش و مافی کوردیان پێشێل کردەوە پێویستە لە ئێستەوە قەرەبووی ئەوە بکرێتەوە مافی کوردابین کرێت. بڵێ ئەو وتارەی مامۆستا ئیبراهیم ئەنی خەتێ بوو کە ئیتر کورد چی ئەوێ لە حکومەتی مەرکەزی ینی ئەوە یەکێکە لە وتارە دانسخەکان و ئەو وەختە هەموو کەس خۆی بە خاوەنی شۆرشی 14 تەمووز دەزانێ نەکەر بڵێن ئەفسەرە ئازادەکان کە پیانەوە زوباتە قاسم ئەوانە بەڵکو کوردی تیا بووە بەعسی تیا بووە چی تیا بووە شوعی تیا بوو ئەوانە هەموو ئەنی دەستکەوتی 14 تەمووز هەموو گروپێک بەشێکی تیا هەبووە بەڵام بێگومان ئەفسەرە ئازادەکان ڕۆڵی چرخەکان تیا بووە و ئەوان ڕۆڵی سەرکییان تیا بووە. مامجەلال لە وەڵامەکانە باسی چەند کوردێکەکە کە لەگەڵ ئەفسەرە ئازادی خوازەکان یا بڵێن زوبات الئەحرار لەگەڵ یانە بووە. ئایا ئەوە بە بەرنامە و بە پلانێکی پارتی ئەو کاتانە ئەوانە بەشداریان کرد و یا هەر بۆ خۆی لە ناو کۆی مەنزومەی عەسکەری عێراقیا بوون و بەشداریان کرد یا بڵێن حیسێکی هەستێکی نەتەوەی لە پشتەوە بووە؟ بە پلان نەبووە بەڵکو هەبوو خۆ دەزانی ئەو قۆناغا کورد ڕۆڵی هەبووە لە زمانی مەلیکیشە و لە کاتی سەرەتایی قاسمیشە زۆر پلەی بەرزی عێراقی بەرکورد کەوتەوە ئەو ئەفسەرانش کورد بوون بێ ئەو بەڵام پارتی ئاگادار بووە کە ئینقلاب بکرێت. ئەوەی کە باسیەکە لە وەڵامەکانی لە دیداری تەمەنە ئایا هەموو کۆی ئەندامانی مەکتەبی سیاسی کە بەو شێوەیە هێنابوویان لە 49 ناکۆکیەکان هەمویان لەگەڵ تێکچوون ناوە تێکدا نابوون لەگەڵ قاسمایە خۆت ئەوانش دوو بۆ چوونی جیاواز بوو. وڵا بڕوا ناکەم پارتی کاریگەری هەبوو بێت چونکە شۆڕشەکارە بوو ئەنی ئەو قاسموان ئەیان کرد پارتی یان هەنگێ لە پارتی ڕەنگە لەوانە مامۆستا ئیبراهیم و مامجەلال و چەندێک کەس ئاگادار بوو بن هەرەوەمە. بەڵام بازەوە شەکرێکە بۆ خۆی قاسم هەندێک لە زێباریەکانی هانەیە و پڕچەکیەکردن دژی بارزانی ئەمەش بارزانی تووڕە نەکرد بەرامبەریەوە دوای ئەوەی کە ناکۆچیەکان خەریب و ئەتەقیەوە دوای ئەوەی کە بەرزانی یەکێک لە زێبارەکانی کوشت لە بەغا لە مووسڵ ئەوە ئیتر قاسم ویستی ناکۆچیەکە زیاد بکە یەکەم سەرەتای دروستبوونی جاژیانە وەختە پیانەوە فورسان لێەوە دەستی پێکرد. لە ناو کوردەکانیشە لایەنگری هەبوو قاسم سەرباری تێکچوونی نێوان پەیوەندیەکانی لەگەڵ بارزانیە لە ناو حزبی شوعی ڕەنگە ڕۆبعێکی کورد بوو بێ کە وەختە پشتگیری قاسمیان کردووە. بۆ چوونی حیزبی شوعی لەم تێکچوونەوە نەگۆڕا بەرامبەر بە قاسم خۆ ئەوان هاوکارێکی باشی قاسم بوون و قاسم لەوانەوە نزیک بوو. نەخێر بەڵام چونکە قاسم پەیوەندی لەگە سۆڤێت باش بوو لەو قۆناغەیە لەبەرەوە هینیشی باش بوو ئەنی حیزبی شوعی هیچ سڵی ناکردەوە لە پشتگیری قاسم. ماوەی ئەو 11 ساڵە بارزانی لە سۆڤێت بوو
خۆ باس لەوەش ئەکرێت کە زۆر جار بۆ نەخشەی عسکەری سۆڤێت توانیان سوود لە ئەزمموی بارزانانی وەرگن وەکو مام جەلال باسیەکە. ئایا بای هێندە پەیوەندی لە بارزانانی پەیوەندی لەگەڵ سۆڤێتا دروست نەبوو کاریگەری هەبێ بۆ ئەو تێک نەچوونە؟ من بڕوان ناکەم. تۆ ئەو پرسیارت لە مام جەلال نەکرد؟ ئەزانم من بڕوان ناکەم ئەو قسەیە بۆ مێژوو ڕاز بێ کە سۆڤێت بەو وڵاتە گەورەیەوە سوودیان لە ئەزمموی مەلا مستەفا وەرگرت بێ. بەڵام خۆ لە کتێبەکەی توە باسەکرێت بە ئەو شێوەیە باز بە شێوەیەک باسەکرێکە بڵێن من خۆم بڕوان ناکەم. نانی بۆ شێوەیە بوو بێ سۆڤێت گەورەترین شەڕی جیهانی دووەمی کردو و حلەفای هینی نازێتی شکانەوە. بەڵام لە هەمان کاتا خۆ بۆ نمونە بارزانانی و چەند سەد کەسێکی قبول کرد کە چوونە وەکو لاجی چی بکەن چوونەتە ئاوی هینیان ئاراراسیان من کردو و چوونەتە ئەوێ. دوای ئەوەش کە چەکەکانیان لێوەرەگرن بەڵام خۆ شتێک هاوکاری وەرەگرن هەروەک باس داڵیان ناون بەڵام بڵاویان کردوونەتەوە بەسەر ناوچەکانی یەکێتی سۆڤێتا هەریەکە لە هەر گروپە لە منتیقەیەک بووە. سۆڤێت وڵاتێکی گەورە بووە هەستی بە زەمبێ کردووە کە ڕۆڵی هەبووە لە شکستی شۆڕک کۆماری مەهاباتە ئەوەش ڕۆڵی هەبووە کە داڵی ئەوە. بەڵام ئەگەر هەستی کردبێ خۆ هەستیشی بەوە دواتر نەکرد کە بۆ ئەو ستەمەی لە کورد دەکرێت لە عێراقا بە تایبەتی تێکچوونی پەیوەندیەکانی نێوان بارزانی و عەبدولکەریم قاسم یعنی تەنانە لۆدی شوعیەکان کەم کاتەوە دژایەتیان بۆ کورد کەم کاتەوە یا وەک تۆ وتت بیر و بۆچوونی شانلانی کەم بگۆڕێکە نەیگۆڕی. سۆڤێت وڵاتێکی گەورەیە زیاتر وەکو زوربەی وڵاتانی گەورە بەرژەوەندی خۆی هینەکایجینا مەسەلەی فکر و شتی عەتفی سیاسی و شتی و بڕوان ناکەم ڕۆڵی هەبوو بێ. یەکێتی سۆڤێت ئەو قۆناغا بەلایەوە گرنگ بووە کە عێراقی لەدەست نەچێ و ئەمریکا و ئینگلتەرە ئەوانە هینێن و سوود لە نەوت و لە سامانی سروشتی عێراق وەربگرێ و لەو قۆناغەشا حیزبی شوعی وەکو هێزێکی گەورە پشتگیری کردووە. ئەجینا بڕوان ناکەم کورد ئەوەنگە هینی هەبوو بێ تەنها ئەوەی کە ڕەنگە هەنگێ شت هەبوو بێ هەنگێ خێزانی بەرزانیەکان لە سۆڤێت مابوونەوە جار بەجار پارەیان ئەناردەوە بۆ کە سوکاریان لە ڕێی سەفارەتی رووسیەوە بۆ بەغا لە بەغاوەریانەگرت پارەکە. بەڵێ ئەی کاریگەری مام جەلال کە وەکو تۆ پێشتریش باست کرد تەنانە ئەو مامۆستا برایم ئەحمەد و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی زیاتر تەبەنیان لە بیری چەپە کرد یاخود تا ئەندازێک ڕادیکاڵ بوون. بەو تێکچوونی ئەو پەیوەندیانە بیر و بۆچوونی ئەوانیش نەگۆڕا بەرامبەر هەم بە سۆڤێت هەم تەنانەت لەو قەناعەتەی خۆیان وەکو لە یاداشتەکانە باسی یا لە گفتوگۆکە کە بەو شێوەیە بەرامبەر بە کورد مامەڵە کرا و ناچار کرا دوجار شۆڕشی ئەیلول دروست بوو. وایە خۆ لە ئەدەبیاتی پارتیا زۆر شتی تایە کە نەکەل لە دیداری تەمەنە ڕخنە لە ڕۆڵی سۆڤێت دەگرێت بەڵام پارتیش نەیویستە سۆڤێت بکا بە دوژمنی خۆی چونکە بە دیلی تری نەبووە. ئەنی وڵاتێکی وەکو سۆڤێت بێ بە دوژمنی پارتی وە دووهەم ینی هەوڵی ئەیە کە سۆڤێت ڕۆڵی هەبێ لە بینی کورد یان پارتی و حکومەتی مرکزی ئیتر قاسم بوو بێیان هەچ کەسێکی کەپوو بێ ئەنی هینی کردووە ئەنی بەدیلی سۆڤێت بۆ پارتی نەبووە ئەنی هیچ هێزێککە نەبووە بڵێن مەگەر دوای 75 نەبوو بێ. بەڵێ دوای ئەوە بێگومان کورد ناچارە بێ وە کۆبوونەوەیە کە کرێەوەی کە مام جەلال باسیەکە نزیک چەمی ڕەزان لە گوندی عەواڵانە پێم وابێ کۆبوونەوەیە کە کرێ بۆ ئەوی خەباتی چەکداری دەست پێ بکاتەوە. باس ئەوە کرێ کە ئەوانەی لەوێ ئامادە بوون ژمارەیەکن تەنها دوو کەسیان لەگەڵ ئەوانە بوون کە خەباتی چەکداری دەست پێ بکرێتەوە. لەو کۆبوونەوەدا کە مام جەلال باسیەکە بیر و ڕای ئەوانە سەرکەوت کە خەباتی چەکداری دەست پێ بکەنەوە. خۆی خەباتی چەکداری فەرز کرا نەک پلانی بۆ داڕێژرا ئەنی فەرز کرا دوای ئەوەی کە یەکەم تەقە لە ناچەی
هینەوە دەسی پێکرد لێرە لە دەربەندی خانەوە دەسی پێکرد ئیتر ناچار کە تارە هات و قەسبی کرد و ناچار تۆ پشگیری ئەوە ئەەکەی ئەجینا ئەوە نەبووە خۆجینا دوای ئەوە ماوەیەک هێمنی دروست بووە ئەنی پلانێک نییە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دای ڕشتبێ وتبێتی ئێمە لە مانگی نۆی سێپتێمبەری 61 دەزەکەین بەش بەڵام خۆمام جەلال باسیەکە کە ئاڵێ لەوە بازەوەکە کە لە کانونی 261 دانیشتون و تەنها 2 کەس بۆن منە بەزام ئەندامی کۆمیتەی ناوەندی بوون یەکیان مەلاماتۆڕە ئەویشیان نووری ئەحمەد تەهەیە ئەوان لەگەڵ دەستپێکی خەباتی چەکداریان بوون. آخر ئەوە بوو خۆمام جەلالوانگە ئەتا زروفەکە نەگەیشتووە بۆ ئەوەی تۆ بتوانی خەباتی جەگە نە پێشمەرگە و هەبووە نە هیچ هەبووە تۆ حیزبێکی مەدەنی بووی کە لە شارەکانی کوردستان و بەغایە هەبووی ئیمکانێتی مالی و چەکوشتی واشە نەبووە لەبەرەوە خۆ سیرکەی لە مێژووی سەر هەڵدانی خەباتی چەکداریە ئەوانی کە لە شاخ بوون زۆر مەحدود بوون و چەکیش نەبووە ینی هەریەکە کڕیوێتی یان لە ماڵەوە شتێکی بەسیتی هەبوو بەرگری لە خۆی کردووە بۆ ینی شۆرشەکە یان ڕاپەڕینەکە فەرز کرا بەسەرا ئەوەی مام جەلال باسیەکە ئەکرێ بڵێن شۆڕشی ئەیلول شۆڕشێکی پلان بۆ داڕێژرا و بە بەرنامە بوو یاخود حاڵەتێکی عەفەوی بوو لە ساڵی 61 دروست بوو فەرز بوو بەسەر حرەکەی کوردیە بەسەر پارتیە ینی ئەو ڕاپەڕینە عەفەویەی هەنگێک کوردیان هەنگێ دەرەبە کردیان بە ئەمری پارتی نەبوو و لەژێر بەرنامەی پارتیان نەبوو بەڵام کە شتەکە دروست بوو پارتی ناچار بوو قۆستێەوە ینی ناچار بوو بیگرێ باوەش و ڕێکی بخە و ئەوەشی کرد بەڵام خۆ لە دیداری تەمەنەکە مام جەلال باسیەکە بەشێکی زۆری ئەندامانی مەکتەبی سیاسی لەگەڵ ئەوان نەبوون تەنها زیاتر بارزانی لایەنگری خاوەن مڵک و دەرەبەگ و دەسەڵاتدارەکانی کرد ئەوانەی کە دژی ئەو یاسای ئیسلاحی زەرەعێ دەرچوو بوو خۆپشاندان و ناڕەزایەتیان دەربڕی ڕاست وانە بەشێکی زۆری ئەندامانی مەکتەبی سیاسی لەگەڵی نەبوون ڕاست هەڵە چونکە نەگەیشتووە باشە کە لەگەڵی نەبوون بۆچی دەنگیشیاندا بەوەی کە خەباتی چەکداری دروستکرد خەباتی جەکداری دروست بوو ینی بێ ئەوەی پلانی بۆ داڕێژی ینی فەرز بوو بە سەریا هات تیارە هات بۆ منتیقەی دەربەنگی خانوانە خەڵکی کوشت و هینی کرد و وردە وردە قاسم لە بەغا ئیجراعاتی کرد هەنگێ برادەرێنی پارتی کرد ڕۆژنامەی خەباتی داخست ئەوانی کەسایەتیە دیارەکانی پارتی ناچار بوون بەغا بەجێ بێڵن ئیترەوە شەڕێکی نیوعەلەنی بوو دژی بە کورد یان دژ بە پارتی ئەوەی بە زمانێکی تازە کە باسەکرێ ینی چۆنەڵی بە بڕوای تۆ دروستبوونەوەی ئەو شۆرشە کە حیزب خۆی کرد بە خاوین جۆرێک لە پۆپۆلیستی نەبوو وەڵا نازان پۆپۆلیستی بەڵام ینی ئەو شتە هاتە پێشەوە کە باسم کرد زۆر جار حیزب جەماوەر ئاڕاستەکە بەڵام لەوێ حیزب ئەکەوێتە شوێنی جەماوەر ڕاستە لەو قۆناغی لە سەرەتای 61 وا بوو باڵی مەکتەبی سیاسی زۆر لەوە ناکۆک بوون لەگەڵ بارزانیە تا چەند ئەوانە ڕنگدانەوەی هەبوو دواتر بۆ قوڵبوونەوەی ناکۆکیەکان لە نێوان بارزانی و مەکتەبی سیاسی پارتیە ئەو وەختە شتێک نەبوو ناوی باڵی مەکتەبی سیاسی بێ بەڵکو پارتی بوو بارزانیش هەبوو هەنگێک کەس کە بیر و باوەڕی پێشکەوت و خوازیان هەبوو لە ناو پارتیە مام جەلال و مامۆستا برایە حیلمی عەلی شەریف و ئەو چەند کەسێکی وابوون عەلی عەسکەری و نووری شاوەی سەتاڕادێک و ئەوانە هین بوون ئەژینا بڵێ تەکەتولێکی منەظەم نەبووە کە پیانوت بێ ئەمە تەکەتولی ئەوە خۆی وردە ورد بە لە سەختی بەرزانیە ئەو تەکەتولە دروست بوو ئەوڵە دروست بوو بۆچی یعنی ئەوە ڕاستە ئەوە لە شەستەکان عقوڵە بێتەوە سەرکێشێ بۆ شەڕی ناوخۆش بەڵام بۆچی لەگەڵ بارزانیان نەیانەتوانی بگەنە ئەنجام ئەوەی کە بەشێکی مام جەلال باسی ئەکان ناکۆکیەکان ینی ئەکرێ ناوەڕۆشی ئەوە ینی ڕوونتر بێ ینی ئەوەی کە تۆ لە مام جەلالت ئەخوێندەوە
یانی خاڵی جەوهەری ناکۆکیەکان کە تەواو گەیشتە لوتکە لە شەستەکانە هۆکاری چی بوو؟ لە سەرەتای شەستەکانە مەلا مستەفا خۆی بە قای دەزانی، بە سەرۆکی کورد دەزانی، بە سەرۆکی پارتی ئەزانی، کەسی کەی قوبوڵ نەبوو. دوو مدیر لە مەکتەبێکا نابێ لایەک برای مەحمەوە ئەوان سەرۆکی پارتی بن یان مەکتەبی سیاسی بن و مەلا مستەفا سەرۆک بێ بەڵام دەسەڵاتی نەبێ. ئەبوو ئەمە هین بێ ینی یەکاڵا بکرێتەوە، ینی ئەبوو دوو سکرتێریان دوو ڕئیس تەحملی پارتی نەئەکرد و وای لێ هات باڵێکیان باڵی خوێنەوارەکان بوون کە برای مەحمەد نوێنەرایەتیە کرد، خەڵکی کە پیانەوت خوێنەوار و خەڵکی مسەقەفینی شار و باڵێکیان باڵی مەلا مستەفا ئەوان بوو کە خەڵکی دەرەوەی شارە گەورەکان بوون. ئەمە ئیتر گەشەی سند ئەم ناکۆچیە لە بینی خەڵکی دەرەوەی شار و خەڵکی ئەوەی شار و دەریشکە و مەلا مستەفا ئەوان توانیان خەڵق کۆ بکەنەوە چونکە زمانی خەڵکی دەرەوەی سلێمانی دەرەوەی شارە گەورەکانیان نەزانی، ئەمان خۆیان بە مسەقەفینی ناو شارەکان نەزانی و وای لێ هات بوو بە ناکۆچی بینی دوو کولتوری شار و کولتوری دەرەوەی شار. بەڵام خۆ مامجەلال هەمیشە هەر بڕوای بەوە دەستبەرداری بارزانی نەبێ، تەنانە بازەوە ئەکا لەو دیدارەکەڵێ کە زیاتر ینی ئەو بڕوای بەوە نەبوو وەکو درەختێکی لێبێ بە ئاسمانەوە و ڕیشەکەی لە ئەرز دەرهات بێ، ئەمان چۆنەڵی لە فەلەکێکیە لە واقعێکی میسالیە تا ژیاون، بەڵام بارزانی و واقع ئەمیلیەکە پێشوازی لە بارزانیە. بەڵام شتەکە هەمووی بەخواست نەئەکرا. مەلا مستەفا ئەویست تاقە کەس بێ ئەو شخصی یەکەم بن ئەوان شخصی دووەم بن و ئەوانی کە شخصی دووەمیان قبول ناکرد. ینی ئەوە هینە ینی مەلا مستەفا لە سەرەتاوە بڕوای بە حیزب نەبووە، نەک بە مەکتەبی سیاسی، نەک بە سکرتێر. لەبەر ئەوە ینی زۆر هین بوو ئەو ڕئیسی حیزب بووە، هەر بۆشە هەر دوای جابوونەوە مەلا مستەفا ئیتیمامی بە پارتیاوە، بە حیزبیاوە کۆنگرەی کردووە و کۆنگرەی بەغا نەچووە زۆر شێخ ئەحمەد زۆر زەختی لێکرد هاتووە بۆ کۆنگرەکە. لەبەرەوە ینی دوو کولتور دوو عەقلی جیاواز هینی کردووە. بەڵام پێدوانیە بەشێکی ئەو بیرکردنەوەی بارزانی لە شۆڕشەکانی ڕابردووی بارزانەوە قەناعەتەکەی سەری گرت بێ کە زیاتر مۆدێلی حیزب و حیزبایەتی نەبوو، ئەوان زیاتر بۆ خۆیان وەکو بارزانیەکان ڕابەرایەتی کۆمەڵێک شۆڕشیان کردووە ئەیویست لەسەر ئەو میتۆدە بەردەوام بێ، ئەمەی بارزانی لەوە سەرچاوی نەگرت بوو. ئەوە تەسیری زۆر هەیە کە ڕابردوویەکیان هەبووە لەو بوارەیە و ئەو ناکۆچی هەرە تەقێوە 64 وایە 65 وایە 66 وایە، ئەنی هەر ئەکەوە دوو عەقڵەتی جیاواز دوو بۆچوونی جیاواز، بەڵام ڕنگ بوو بیان توانایە نەیگەێنە تەقە و فیشەک و شەڕ. مامۆستا برایم و ئەو جەماعەتەی مەکتەبی سیاسی هێزێکیان دروست کردایە، مەلا مستەفا شێزێک بمایەن و بەڵام مەلا مستەفا شخصی دووهەمی قبول نەئەکرد، گروپی ئەوان قبولیان کرد کە بچنە هەتا بچنە منتیقەی بارزان لەگە شێخ ئەحمەدوانە ڕێکەوت بوون، بەڵام مەلا مستەفا ئەوەشی قبول نەکرد خۆی یاخود کەسی کەنە. بەڵام ئایا شێخ ئەحمەدی بارزانیش هەموو ئەوەی بارزانی قبول بوو؟ ناخۆ شێخ ئەحمەدیش ناکۆچی هەبوو لەگەڵ بەرزانی، بەڵام لەوەیە ینی شێخ ئەحمەد نەرمتر بوو بەرامبەر ئەو گروپی مام جەلال و مامۆستا برایم و ئەوانە، ینی بۆی خوێن نەڕێژێ، ینی شێخ ئەحمەد ڕۆڵێکی جوامێرانەی بینیوە لەوەیە. بەڵێ هۆکاری چی بوو ئەوەی کە باسیەکە لە گفتوگۆکە لە 4/4/1964 ئەو کۆبوونەوە نازام کۆنفرانسەکەی قەڵاتزە زیاتریتر ناکۆکیەکان لێوە تەقینەوە. ئیتر لێوە شەڕ دەستی پێکرد، جەماعەتیان ڕاونە ئەوان لە ماوەت بوون تەقیان لێکردن، یەکەم تەقەر لە ماوەت دەستی پێکرد و ئیتر ئەوان ڕایان کرد چوون بۆ هین چوون بۆ دیوی ئێران بۆ چۆمان. بەڵام لە کاتێکشە کە بازدەمە ئەکەن ئەوان بازەوەش ئەکەن ئەمەیان کردووە، ئەمان بە جۆرێ لە جۆرەکان ئەوەی کە باسەکێ لە زمانی میلیە جۆرێک لە گەلە کۆمەکەیە دەستە جەمعی کاری دەستە جەمعی و دژایەتی نەبوو بەرامبەر بە بارزانی کە هیچ دوجار ناچارە بێت لە ماوەت ئەدا بەسەر مەکتەبی سیاسیە. خۆی هەردووچی ینی
پردی هین نەمابوو لە بەینە بەڵام تۆزێک واقعی قسە بکەین بەڕێزت مێژوت خوێندوتەوە بە دیدارەکانە دیارەکە لەگەڵ مام جەلال ئەنجامت داوە لەناو هەموو میلەتەکانەتەوە یەکا کاریزما دروسە بێ بارزانی کاریزمایەک بووە هەروەکو باس شەکرێەوە مام جەلال خۆشی دان بەوانێکە یعنی شعبیەتێکی هەبووە لە ناو خەڵکە هەست ناکە یعنی زۆر جار هەندێک بیر و بۆ چوون و ئەوەی بەناوی بیری ڕۆشنبیری و فکری تازەگەری و هێنانی بیری ما و ئەو بیرانەی لە وڵاتانی ترەوە بە تایبەتی لە چین و لە چۆ ئەهات لێرە لە زەمینەی واقعی کوردستانە جۆرەك لە پێشوازی لێنە ئەکرا وەکوتم ینی ئەمە ئەگەر زروفێکی ئاسایی بواە مامۆستا برایم و ئەوانیان توانی هێزێککە دروستکەن حیزبێککە دروستکەن ینی نەک پارتی حیزبێککە دروستکەن لە دەرەوەی پارتی دەرەوەی مەلا مستەفا بە مەلا مستەفا وەکو هێزێکی بچوو گەمانەوە چوزانم ینی هێزێکی پێشکەوتووی بچووکی ناوشار دروستکەن بەڵام زروفەکە ئەوە نەبوو ینی شەڕ بوو خەڵق چەکگار بوو ناوچەکان تێکەڵاو بوون پێشمەرگە تێکەڵاو بوو سەرلقەکان تێکەڵاو بوون ئیتر ئەوە هینی ئەوەی نەکرێجینا لە زروفی احتیادیە ئەبوو نەشەڕ بێ و جێژە دروست بێ بەڵکو هەریەکە هێزی خۆی هەبێ و بۆ خۆیان هێزە دروستکەن و بێگومان دەسەڵاتی کەسایەتی مەلا مستەفا ڕۆڵی سەرەکی هەبووە لەو هینانەیە مەلا مستەفا هین بووە و مەلا مستەفا زۆر چالاک بووە مەلا مستەفا زۆر هین بووە مەکتەبی سیاسی زۆربەی کاتەکانیان لە مقارەکانی خۆیانە بەسەر بردۆمە مەلا مستەفا هەر ڕۆژە لە شار و هەر ڕۆژە لە گوند و هەر ڕۆژێ ویستم ئەو پرسیارەکەم مەکتەبی سیاسی خۆیان بە زۆری نەئەزانی ئەیانوت بارزانی هەر خۆیەتی ئەی باشە ئەو خەڵکە چی بوو لەگەڵێ ئەو هێزەیان بەسەرماوەتە ئەوان ئەیانگوم ئێمە ئەکسەرێتین لەوە بەغەڵەت چوو بوون مەکتەبی سیاسی جۆرێک لەوە هەمیان بۆ دروست کە بزانن لە ناو 21 کەسە ئەمان نۆزەیان لەگەڵەوە زانە حزب لەگەڵ ئەوانە بەڵام نەیانزانی حزب لەگەڵ ئەوەیەکە لە شاخە نەک لەگەڵ ئەوەیەکە لە شوێنێک دانیشتووە و ئەوە وای لێ هات کە مەلا مستەفا توانی بێ کۆنگرەیەکی کورد چوو ئەنواع حەبی محەممەد کەریمی کرد بە سکرتێر کە کەس نەیە ناسی وانە ئێخۆ بۆ مەلا مستەفا مشکلە نەبوو چێ مەکتەبی سیاسیە بەڵام مەکتەبی سیاسی ئەسڵێکە لە وەهمە ئەژیان ئەیانزانی حیزب دەسەڵات ئەوەیە چێ مەکتەبی سیاسیە و ئەمان لە مەکتەبە سیاسیەکە ئەسڵی و ئەوەش بوو ئەوانەی کە نوری شاوەز و عەلی عەبدوڵڵا و چێوچێ کە جیابوونەوە دوای ماوەیەک ڕۆشتنەوە لای بەرزانی بەڵێ کەواتە ئەکرێ بڵێن ینی ئەوەی بارزانی هەڵقوڵاوی واقعەکەی کوردستان بێەوەی ئەمان ئەیانویست ڕێڕەوێکی چۆنەڵی ڕادیکاڵی بگرنە بەر بۆ هەندێک گۆڕانکاری ئەو کاتە واقعی کوردستان تەقبولی ناکرد دوور بوون لە واقعەکەەوە بە بڕوای تۆ یعنی ئەوەی کە باسشیەکە جوان لە مام جەلال نەئەگرت چکە مام جەلال هەمیشە بارزانی بە ئەمری واقعی عزانی وایە بەڵام ئەوە کافی نەبوو ینی مام جەلال تاقە کەسێ بوو و مەکتەبی سیاسیەکە زۆر ببوون لەبەرەوە ینی جەوەکە وا دروست بوو جەوەکە جەوی ئەوە بوو کە مەکتەبی سیاسی زۆربەی حیزبی ئەوە و لە کوردستانە حیزب دەسەڵاتدارە بەڵێ بەڵام بەداخەوە دوایی واقعێک دروست بوو ئەوەی پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقا بە تایبەتی ساڵی 66 بۆ 69 مام جەلال هەر لێرە لە گفتوگۆکە ئەڵێ حەز ناکەم ئەو مێژووە هەر نەباز بکرێت و نەبنووسرێتەوە ئەوە یەکێ بوو لە هەڵە گەورەکانیان بەڵام ئایا بەدیلیکان هەبوو یا ئەبوایە مانەوە لە ئێران هەڵبژێرن یا دیوی عێراق چونکە نانەتوانی لە کوردستانە بژین بێ ئەوەی پەیوەندیان لەگە حکوومەتی بەغا هەبێ بەڵام بە بڕوای تۆ ڕاستە شەڕی ناوخۆ بوو کە بۆ خۆی مەکتەبی سیاسی لە ماوەت مەقاومەیان نەکرد و چوونە دیوی ئێران بۆ خۆی ئەوەش بیرکردنەوەیکی حەکیمانە نەبوو کە لەو کاتانەدا دەستیان نەکرد بە شەڕ و کوشتار لەو دەست پێکە و هەر بە ئاسانی بە چەکەکاریانەوە ڕۆشن و بەجیان خەڵکیان لەگەڵ نەبوو خەڵقیانەوە لەگەڵ هەکوژرانە یان هەبوو بەهینێکەوە هێمنترین هینترین ڕێگە بوو ئەوان پەشیمان نەبوون لەوە نازانم بەڵام ینی من نازانم بە دیلیکەیان هەبوو بیان ئەنی هەر ڕەنگە هەچ هێزێککە بوو بێ ئاوەکە لێرە بێ خۆ نازانم دیوتەرەوە لە پشتماوەتە و چۆمان بۆ دوو بەش ئەم بەر و ئەو بەر باش بەڵام من ماوەی بەرنمەکەم تەواو بووە مەوێ هەر
پرسیاری ئەخیرم بۆ بەشی دووەمی بەرنامەکە هەر ئەوە بێ مام جەلال ئەوەی کە باسیەکە لەو گفتوگۆیاڵێ وەکوتم ینی پەشیمانە لەو ڕابردووەوە لەو واقعە ئەڵێ حەز ناکەم هەر لە مێژووشەوە بنووسێتەوە. ینی ئەوە سەرەتای شەڕێکە کە ئەتا ئەم دەقەیە کۆتایی نەهاتووە، ئەو ئاگری ئەو چەخماخەی ئەو ڕۆژەی ماوەت کە هەڵکەدراوە ئەتا ئەم دقیقەی کە ئێمە بەیەکە و قساکەین کۆتایی نەهاتوە اینجا بە قۆناغی جیاواز بە شوێنی بە شێوەی جیاواز. باشە سپاس بۆ سەلاح ڕەشید نووسەر سپاس دەکەم لە بەشی دووەمی بەرنامەی جێ50 ئامادە بوویت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێ50 تایبەت بە کتێبی دیداری تەمەن لە لاوێتیەوە بۆ کۆشکی کۆماری تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.